سەلەفیەت و چەند پرسیارێکی تریش دەوروژیانم لە خزمەتیانە. سڵاو مامۆستا. ئەمە لەم بەرنامەیەدا هەندێک پرسیار و ڕوونکردنەوە لەسەر کۆمەڵێک تەوەرەی حەساس لەگەڵ بەڕێستا باس بکەم. سەر خێر ئینشاءالله. باس دەکەم. حەزەکەم لە ئەوڵەوە لە ئەم مەوزوعە دەست پێ بکەین کە چەند جارێکی تریش ئیسارە کراوە مەسەلەی ئەلمانیەت و سکیۆلاریزم بە چ معنایەک. حەزەکەم بەڕێزت لە ئەوڵە تعریفێکی ئەلمانیەتم لە وجهە نەزەری خۆتەوە بۆ بکەین. تعریفی ئەلمانیەت بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەبێ بزانین سەرچاوەکەی هی چێ دایناوە لای ئەوان یعنی چی دوای کە هاتووتە لای ئێمە یعنی چی چۆن بڕوانینە ئەم بابەتە شتێک نییە من دامنا بێت تاوەکو من پێناسەی بۆ بکەم. کلمەی علمانیت ئەسڵەن ئەم مستەلاحە کە دەوترێت لە علمانی یاخود علمانیت هەمە خۆی لە خۆیدا هەڵەیە. ئەسڵەکەی سیکۆلاریزمە یا سیکۆلارێت کە لە فەڕەنسیدا بە مانای ئەدونیەویە یاخود ئەلادینیە دێت کەواتە کە بڵین بە مانای علم و علمانیەتە غەڵەتە بۆ علم ساینس. یەک تەوزیحم بەرێ هەر ئەلمانیەتی لە عالەمانیەتەوە هاتووە نەک لە عیلمانیەتەوە هەر لە دنیاویەوە هاتووە. نه عالمیت جیاوازە عالمیت جیاوازە لە دنیاویەت. خۆی من ناڵێن عیلمانی ئەڵێن ئەلمانی. کەلیمەی علمانیش علم چ مانایە چییە؟ علم علمانی علم هیچ مانای نییە کەواتە نسبەت نییە بۆ علم لە هیچ ڕوانگەیەکەوە. ئەلادینیە یاخود چی؟ ياخذ الدنيوية البعيدة عن الآخرة. لا دائري معارف بريطاني كتعريف ينكر حركة اجتماعية تهدف إلى صرف الناس وتوجيههم من الاهتمام بالآخرة إلى الاهتمام بهذه الدنيا وحدها. ولا خلق بكري حساب وقيامتنا كان بس دنيا حساب به. لا معجمي إكسفوردا تعريفي علمانية مانبودكا كدلي إنها العقيدة التي تذهب إلى أن الأخلاق لا بد أن تكون لمصلحة البشر في هذه الحياة واستبعاد كل الاعتبارات الأخرى المستمدة من الإيمان بالإله والآخرة. نظام أخلاق وروشت اجتماع وجيان دور بلا إله لجاين دنيا كواتا لأصل دا علمانيت يعني دابراني جياني خلق لدين لخوا ولآخرة. أما تعريفي خويا أنا نقع إما بويا يمكن وكو خوين موا أما كترجمة ذكرت أستا هندي شيء دلين فصل الدين عن الدولة هندي شيء دلين فصل الدين عن الحياة حقيقة كشيء أخيرة كخويا ما بستيانا بريتيا لوي دين إقامة الحياة من غير الدين للفرد والمجتمع يعني جيان بريو بتشي جياني تاكو جياني كومل دور لدين ما مسابقة بين السواقي استا يسال استاي كردستان يا عالمي إسلامي پێتوە شتێک هەبێ بە معنای ئەلمانیەت بەو شێوەیە بەڕێزت باسی وەکو نسبیەن هەیە ئەمما کولیەن ئەو ئەلمانیەتەی کە تعریفمان کرد ئەوە نییە بەو شێوازە نسبیەن بەڵێ بەڵام بەو کولیەتە ئەم ئەلمانیەتە بەو شێوازە نییە. یعنی ئێستا لە کۆمەڵگەی ئیسلامیە کەسێک ئەلمانی بێ یعنی کفری کردووە؟ ئاخر دەبێ بزانین ئیمام شافعی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەیفەرمۆ کەسێک کە سحر دەکا کافرە دەیوت پێی دەڵێن صف لەنا سحرەک سحرەکەی خۆتمان بۆ وەسف کە تۆ مەبەستت بە سحر چییە؟ ئەگەر ئەو سحرەوێ بە هۆی شەیاطینەوە دەکرێت ئەمە کوفرە ئەگەر تەنها فێڵ و خیداعێکیش بێ ئەمە گوناهە بەڵام کوفر نییە. مەبەستم علمانیەت ئەگەر علمانیت تۆ لەوە گەڕێ ناوی فڵان و زەید و عەمر من دەڵێم ئایا کەسێک تێبگا مانای علمانیەت یعنی ئەلادینیە بێدینی دوور لە خوا دوور لە ڕۆژی دوای ئەگەر کەسێکی وا هەبێ ئەمە کوفرە. بەڵام تەماشا دەکەین کابرا بەخۆی دەڵێ علمانیم و دەڵێ من مسلمانم یعنی من باوەڕم بەخوا بە ڕۆژی دوای هەیە علمانیە و نوێژیش دەکا علمانیە ڕۆژوش دەگرێ خێریش دەکا. بەڵێ ئێستا تۆ ئەز لەو تەعریفە نەزەریانە بێنێکە وەختی خۆی کراوە بۆ ئەلمانی یەکێک لە باشیەکانی فکری غەربی ئەوە لە تەتەوری دایمە شتێک کە ڕائەوەستێ ئێستا بەگشتی ئەلمانیەت بۆ معنایە کە من بەڕێزت فڵان هەر کەسەی ئازادە چۆن بیرەکاتەوە چۆن ئەژی دەوڵەت محایط بێ لە بینی مامۆستا عەبدولەتیف و مامۆستا فڵانە کەسە لە بینی مەسیحیەت و موسڵمانەکە بینی بتپەرست محایط بێ ئەزانم يقفون في الأديان موقفا متساويا بەڵام مراعاتی هەموویەکە و مافی هەموویە لەم حاڵەتەیە ئەم ئەلمانیەتە کفرە. ئێمە دەبێت فەرق لە بینی دووشت کەین کە ئاکسۆران فەرق لە بینی ئەسڵی مەذهبێک کەین فەرق لە بینی ئەوە بکەین ئێمە چۆن مامەڵی لەگەڵ بکەین ئایا بوونی خراپە یا باشە
استابون لا سيري اتحاد السوفيتي سيري روسيا كاين وسيري أمريكا كاين أو علمانية لأمريكا هيا بەڵام لە رووسیا نییە وەکو ئەمریکا نییە زیاتر بەتایبەتی سەردەمی شوعیەتی و مارکسیەتی و ئلحادە میشەڵم چێڵم علمانی نییە ئایا لە رووسیا وەزعی مسلمانان باشترا یا لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە بریتانیا لە سوید بەگشتی لە وڵاتە علمانیەکە وەزعی مسلمان باشترا بۆ چونکە سەیری هەموو دینەکان وەکو یەک دەکا تۆ بتپەرست دەبی یا خواپەرست دەبی حەقی نیت تدخلی سوڵتەک کەواتە دەڵێن کامەی ئەهوەن شەڕترە کامەی زەرەری کەمترە پێگومان علمانیەکە بەڵێ لە ئێستای ئێمە سیستەمێکی ئەلمانی بۆ مەعنا ئەمریکیە باشترە یا سیستەمێکی تالیبانی و داعشی وەڵاهی داعش هەبوایە لە کوردستان حکومیان کردوایە پێم وایە زۆرینەی مامۆستایانی ئاینی مزگەوتەکان سەردەبڕدران و هەرچی کەناڵی ئاینیشە نەدەما و یعنی کارەسات ڕووی دەدا باسی داعشی نەکەم بەڵێ سیستەمێکی وەکو ئەوەی ئەمریکا و سوید باشترە بۆ کوردستان یا سیستەمێکی وەکو تالیبان و ئەفغانستان و ئێران و سوودان بۆ نمونە شتەکان تێکەڵ نەکەی من جوزام نظامی سوودان چۆنە بەڵام ئەوەی کە بۆ نمونە تالیبانیا ئەوەی کە داعش یا ئەوەی کە قاعیدە دەیکا زیێدەڕەویەکی هەیە لە بەکارفردانانی غەیری خۆی نا ئاوتم من کەلیمەی ئەهوەنم بەکارهێنا ئەهوەن یعنی ئەقل زەرەرتر ئەوەی کە باشترینە ئەوەیە کە شەرعی خوابێ دینی خوابێ خەڵک بە گوێرەی لە اقتصاددا اقتصادێکی مسلمانانەی هەبێ ڕیبای تێدا نەبێ فێڵی تێدا نەبێ ئەخلاقێکی مسلمانانە بێ حڕیاتێکی سنوورداری مسلمانانە بێ يعني ژیانێکی مسلمان ئەوە باشترینە بەڵام باسی فەڕدی واقع دەکەین لە واقعدا مسلمان لە ژێر سێبەری داعشدا ئیسراحەتترە بە تایبەتیش ئەهلی سونە یا لە ژێر سێبەری بۆ نمونە وڵاتێکی ئەوروپی بێگومان لە ژێر وڵاتی ئەوروپی ئیسلام وەکو خۆی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه عەلەیهی السڵام وەسەلام من هنا خدە ئیسلامی ئەوە باشە بەس ئەوە نمونەیەکە کە خەڵک ئەڵێ مقاربەیەکە بەس وەکو واقع من ئەڵێم محەممەدی کوڕی عەبدولوهاب ئەڵێم حەسەن بەننا باس لەوانە ئەوەیە ئێستا لە بەردەستی منە نەک محەممەدی کوڕی عەبدولوهاب ئاخرێمە سەلەفێت یعنی چی کاک سۆران کەلیمەی سەلەف یعنی پێشینەی چاکەکانمان من نەموتووە دائیمەن بە خەڵک ناڵێن وەرن با بگەڕێنەوە بۆ سەر ڕێنماییەکانی فڵان عالم لە فڵان سەردەمە بۆ نمونە ئیبن تەیمیە لای هەموو سەلەفیەکان عالمێکی مەزنە بەڵام قەت بە خەڵک ناڵێن وەرن ئێمە با ئیبن تەیمیە بکەینە قودوەی خۆمان دەڵێن محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەلەفی صالح کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام و سەحابەیە ئەو دینەی کە خوا ناردی ناخ کە لای بەی کێشە تێک دەچێ وەزەکە من نامەوێت لای بم حتى لخلفاء الراشدين ماذا پێتوان نییە شەخبەتەیەکی زۆر غەریبە لە قەتڵ و لە کوشتن نەوەڵا لە دیدی تۆ وایە دەنا ئەسڵەن وانە تاریخێکی مزەیەفی ینی غەش لێکرا باش ئێستا تۆ با یەکشت سیرکن با یەکشت تێکەڵ نەکەین بەگشتی بابێنە وڵاتی خۆمان کە دەڵێن الحەمدولله بوونی کیانێکی کوردی لە هەرێمی کوردستانی عێراقدا باشترە لەوەی کە لە کوردستانی ئێران و کوردستانی تورکیا و سووریا هەیە باشترە یا باشتر نییە 100% باشترە بەڵام مانای ئەوە نی هەندێ خەلەل و هەندێ یعنی شتی شاز ڕووی نەداوە کە شتە خراپەکان بە باش دانانین ئێمە دەڵێن ژیانی سەحابە و ئەو دینەی کە سەحابە لەسەری بووە ئەوە بەڕاستی منهەجی ژیانە کە مسلمان لەسەری بێ ئەمما لەو وەکو منهەج ئەمما لەولاوە بۆ نمونە کەسێک با سەحابیش بوو بێ تاوانێکی کرد بێ ئێمە تاوانەکە ناکەینە دین هەڵەیە وانە کاک وانە ئێستا تۆ بڵی چی یعنی من باش ئێمە پێت دەڵێن بڕۆ لەوەیدا کە یەکێکیان یەکێکی کوشتووە لەوەدا تەماشایکە باس لەوە ناکەین ئێستا دائیمەنەوە کە باسی تاریخ و مێژووی مسلمانان دەکەن ئەو لایەنەی کە مسلمانێک تیایدا مخالفەی دەقی قورئان و حەدیثی کردبێ ئەوە دەکەنە منهەجی ژیان بە ناشرینی نیشان باسیەوە ناکەین کاکە غەڵەت بووە با حوسێن ڕەزای خوای گەورەی لێبێ کاتێک کە هات بۆ کوفە بەلای مسلمانانەوە هەڵەیە ئیشەکەی هەڵەیە فلانی کوشتووە ئیشێکی هەڵەیە کراوە باسی هەڵە ناکەین نەموتوە هەڵەکەی ئەوان منهەجی ژیانمان بێ کەواتە حوکمی ئەوانش بەڵێ حوکمێکی دنیاویە من ئەڵێم لە دەرەوەی
پیغمبر صلی الله عليه الصلاة والسلام لدرجة أنا مش حكمي حسين كاتك هي شيء يكوجه يزيد كل معايا يكوجه بله إيه باش يزيد كل صحابي غلط كارجي غلطي كدو قد نالين ولا قيادة من فبينو سر أصلي باسا كمان كاك سورة ما بس ما يك تعقيب يبين ده سيستمي بابلين باناينا نم ألماني سيستمي مدني سيستمي محايد باشترين حالت فيها بو إنسان وقلو سيستمي شيء أيديولوجي تماما دينيش آخر دين تا دين دا قورا كاكا تو كباسي ديني بون من النصرانية بوكي كعلمانية لدجي نصرانية هاليدا پیاوانی ڕیجالی کەنیسە مستەبید و زاڵم بوون بە کەیفی خۆیان خراپەیان دەکرد و سکوک الغوفرانیان هەبوو وەرە تۆ چیت کردووە زینات کردووە قەتلت کردووە وەرە ئەوەندە پارە بدە کەنیسە لێت خۆش دەبێ لەلایەکی ترەوە صراع بینی علم و بینی کەنیسە کە علم ممنوع بوو محاربەی علم دەکرا لەلایەکی ترەوە دینێکی گۆڕانکراوی محەڕەفی نەسرانیەت علمانيت كهاليدا دجي أم بوخلوات هاليدا إسلام وايا واني إسلام براكم إسلام واني أي من باز لدقكم براكم كاتك معتزلة صلاة يعني باز لدقكم من تشيم دا كاك سورانجان إما بخلق نالين خلشينا باز لدقنية مثلا كتو باسي مسيحية باسي تاريخية نا غوريان دينكيان غوري يعني كاتك أوي كيستا لبردستي خلق دا دقة كان غوراون يا دقة كان هي خويتي أصلي غوراو نخو غور من أمانة سيدك كاتك مأمون معتزلة قريت باوش معتزلة أهل السنة أتشوسين نقول يعني أرزق إيه باش كاتك عكس بيتر متوكلية أحمد يكون حنبلة قريت باوش أما نشبه ماشي ولا واني هنا والله تو سيرت بيركنو سيرك كاك سوران وانيا واني كاك تشيبتو يوتو برو وكو يزيد حسيني كشتوش برو فلان مسلمان بكوجا كي إما بتوا علين ما بس مش نمونة دي مثال تضرب ولا تقاس هم بس شخصي تونية إما قد كاتك بمسلمانة بخلجي دنيا دلين إسلام منهجي جيانا بو أو خوايتو يدرس كردو بوريتي وبيتشيت كخود لقل دور لتو دور لهموتان هيج كاتك مسلمان إنسان خوي ناقوريتو بميمونك بورتشيك ببرازيك بمشكك وانيا لقد خلقنا الإنسان في أحسن تقويم أو خوايتو يدرس كردو أو الشريعة بوناردوي هر كاتك توانيد رخنا لخلقي خود بقري دسواني رخنا لشرعي خوا بقري چونك او شرعي هي من نية دام نابه هي يزيد كوري معاوية نية هي بون منا محمد كوري عبد الوهاب نية هي او خالقيتو يدرس كردوه ام قصي بريزت اما انا قصي نظري نخير واقعة مسلمان اگر لسري بروا انسان لسري بروا همو دنيا بختور دبت بون منا داعشش عليهم من لسر منهج الكتاب والسنة ارم دقل كاكا من وابزانم بيش برنامجك تشين بو كردي دو قلت فيديوم بو نارديت يشي كان ترامب اعتراف بو دكاكا دلت اوباما وهيلاري كلينتون داعشيان دروس كرت ناردم لا تيانا هزور شاك اقرار دكيد دوميشيان هيلاري كلينتون اعتراف بو دكا دلي قاعده ايما دروس مان كرت كواتا قتل موني داعش وقاعده مهن بس الاسلامي دا بسبينن اما دقيقه لا يخوت فيديوكا ومدوارم كانال بيشتوشوار لي بدا بو خلق كواتا بو بين دستي تشوري بيسي اوان لسر مسلمان واسلام. We also have a history of kind of moving in and out of Pakistan. I mean, let's remember here, the people we are fighting today, we funded 20 years ago. And we did it because we were locked in this struggle with the Soviet Union. They invaded Afghanistan, and we did not want to see them control Central Asia. And we went to work. And it was President Reagan, in partnership with the Congress, led by Democrats, who said, you know what, sounds like a pretty good idea. Let's deal with the ISI and the Pakistani military, and let's go recruit these mujahideen. And let's get some to come from Saudi Arabia and other places, importing their Wahhabi brand of Islam. One thing I see out there just happened today in Tehran. They're burning down the Saudi embassy. You see that. Now, what that is Iran wants to take over Saudi Arabia. They always have. They want the oil, okay? They've always wanted that. They have a bunch of dishonest people. They've created ISIS. Hillary Clinton created ISIS with Obama. Created with Obama. ماله خواهد بدأت دروس يعني ايه بلا أو منهجك كداعشيزم باشا فرهمي هنا أو حكمي كتطبيق يكر همي بالنص يكر لا والله شو با خزمة تتكلم
نص أويك في غمر إخوة عليه الصلاة والسلام دفرمين من قال لرجل يا كافر إن كان كما قال وإلا حار عليه نص يعني هر كسي بلي كافر أقرواني بخوي دقريتوا كشي داعش مخالفي أو نصدك أو تقرأ أمي إسلامي بلا أوانا وإلا خويا النبي كافرن چه هر كسي هاوشيوي أوانج به مثلا ورا كتابة كان سعيد خوين رواسي غلطة كاكا غلطة براي برزم كاك وانية بو شوازني بو تفصيلية بلام هر كسي چي جوابت هلاي براكي من إما قد نالين باشوين هلاي زاناكوين هلاي داعية كوين أبا إما دائما بخلق دارين قرآن والسنة بيغمر صلى الله عليه وسلم فرمي تركت فيكم شيئين لن تضلوا ما إن تمسكتم بهما كتاب الله وسنته نيفر أخذ داعش إيش بقرآن وحديثنا كاكا جان إيش بونمونا بيغمر إخوة عليه الصلاة والسلام لحديث دا فرمي يقتلون أهل الإسلام ويدعون أهل الأوثان باسي خوارج وداعش كان دكات دلي أهل إسلام دكوجن واز جلالي كفرنا تراوس كاكا تو آخرنا بهر بازدين باجاري من والله مش تكتب دموا آية داعش تيان دا هي ليابانواتو تيان دا للصيناتو تيان دا هي لأمريكاتو وازيان لولاتي كفر هنا وهاتون لولاتي مسلمان خلق مسلمان دكوجن يا عكسكي كواتا بيتشواني دقت براكم أوان لقل قرآن وحديث نين بيتشواني قرآن وحديث ما مثلا أو نال من المسلمان إيه دل كافر دكوجم إما خالية كم بكباسن مثلا شيعة كوجه ناشيعنا كوجه نخير وانية شيعنا كوجه أصلا ضربي كاكجان ضربي جورا العبرة بالأغلب ضربي جوري داعش بوسر سنبو بوسر شيعة نبو رويش انتان زيك بغداو توقف يان كردو كوتاي بيا رجان بو بيدرا رجان بيدرا چیان لناوبر سنیان لناوبر اوی که هجری کردو مهاجر بو آواره بو لشارکی منو تو لهولیر و لسلیمانی و لچوی دهوک سنه بو یا شیعه بو او شریعتی که تطبیقیه شریعتی چی کاکی جان تیگیشتنی چی مغ لناو پولی کچانا نا ابو چاویشان بدرو بلا لناو پولی کچان بس کچان يعني تو كسك جزئية جسنا بون منابتشين جلي مروفك لبر ميمونكين بوجنا دبيتا مروف نبيت مروف كاك يعني كاتشتيشي شريعة إسلامي جيب جيكر كاوتا تقول كاك أما إسلام برا شيء وتوتي أما مسلمانا شيء وتوتي أما شريعة إسلام نا نقداعش مسلماني إيش كان يعني إيش مسلمان نية أو إيش أنا بيتشاني شريعة إسلام لم كردستان لهمو كسك زياتر إما دجاجاتي داعش مان كردو رد مان داونا تويانا اگر اسلام بيت شلون ديكم بلا من بين مويه غير اسلامي شي حق نيه اي شلون بدين لو دجاجاتي داعش دكم ارزكم كاتب محمد بن عبد الوهاب درك او شيء كوش الاهلي نفس تخلق كوش اخوه من نازل ما قام ليني كربلاء من اللي نجفه خندومه نخير بو كربون بو بصره هاتوا وبو مصلي شاتوا بو طلب علم هاتوا وكاتا نا بو اوهات وكاكجن ما مثل جيش وهابي كاك سورانجان ايشي من لسر اونيه توبي محاسبي اسلام كين لسر هلي هندق لشوين كوتوان جباسي من شيخ محمد عبد الوهاب ناكم ما واضح لي من باس الاسلام ناكم با كاك سورانجان اي ودتانويت صريح من لقلت هي ودارش ام لقطيه نبريت اي ودتانوي اسلام ناشرين كان بهوي هندي هلي شوين كوتواني امر زور غلطه تو اگر مسلمانيت دبي بي تبرئي اسلام كي لا ايش تشابلي هندي لشوين كوتواني بهلا اما حقيقه برام انسان كمسلمان بدباب كتكور راس ده انصافيشه اسلام لقال اوداتو ابراهيم مسلمان بكوجيت وكو دق لقال يتكاكا لقال نيه استا كسيك دي بنا حق تو من كافر كاتو خوينم حلال كات ديجيش تستبلي كاكا اسلام وايوتو برام اسلام بريه لوا ما مستوى من توضيح قصي بريزه بمشون كاوتو التعاوني شي قصه من باس لسن جو اسلام قول العلماء وحكم حاكم كان بزوري دقيق هدف شيكاك سورة لميشا بس الهدف نابێت هیچ کەسێک هەدەفی نەبێ لە ژیاندا زۆر خەتەرە نا بەسەری داناڕۆم چون تۆ بەسەری دانیشتمی بەسەری داناڕۆم کە ئەو ئیشە هەندێک لاپەڕی ڕەشی خەڵکانێکی بەناو مسلمانی ڕابردوو یا مسلمانیشە و لاپەڕی ڕەشی هەیە کە دەیهێنیت زەقی دەکەیتەوە هەدەفت چییە هەدەف کاک سۆران هەدەفت ناشرینکردنی ئیسلام نییە هەدەفت نییە بە خەڵک بڵێ کاکە ئەم ئیسلامە ئەوانەی پەروەردە کردو ئیسلام بە کەڵک نای منهەجی ژیان بێ كان خيرك كواتا نابي او بكيت دي بلا كاكا فلان كز مخالفي كردوا تاريخي يا ما تاريخي كبر للرشي بو تاريخي توبرني للرشي اي مرو نانا وكو شخصي سوران تيجيشتي همو مرو في كاكا هلي هي
هەموو مرۆڤێک هەڵەی هەیە براکەم تۆ ئێستا من هەڵەیەک بێنم تێگەیشتی هەڵەیەک بێنم کە تۆ کردوتە زەید کردی عەمر کردوێتی بڵێم وەڵا کاکە ئیسلام وایە ئەمە زۆڵمە برا دەی فەرموو وابزان لەم کتێبەی بەڕێستا بەسێرم کرد کە وەکو بڵێ نکۆڵی لە مەدخەلیزمەکەی حاڵی حازر کەوتیتەوە لە مەدخەلیت ڕەبیعی کوڕی هادی مەدخەلی ئەمە چۆن چ ناحەیەکەوە فەرمووی فەرقێ لە بینی مەنهەجی پێغەمبەران و عەلەیهیمە السەڵات وەسەلام ڕەبیعی کاک سۆران شێخ ڕەبیع مەدخەلی عالمێکە زانایەکی موسڵمانە لە شاری مەدینە دەژیت کۆمەڵی ئیجتیهاداتی هەیە ئەو ئیجتیهاداتە من بە سەوابی نازانم بە پێچەوانەی شەریعەتی دەزانم توندێکی تێدایە لە حکومدان لەسەر بەرامبەردا لە ڕوانگەی تەکفیر نا بەڵام لە ڕوانگەی تەبدیعدا سایمە ئەو گلەی کە لە تەکفیریەکان و داعشیەکان و ئەوانە دەیکەین چییە زێدەڕەویان تێدایە لە بە کافردانانی موسڵمان ئەم ڕەوتەش زێدەڕەویەکی تێدایە لە بە مبتەدیعدانان و گومڕادانانی بەرامبەر خەڵک وا دەڵێ کاکە دەنامنەوەتە کتاب نووسیم 3 مجەڵەد نووسیوە لەسەری تێگەیشتی کە من منهەجی پێغەمبەران عەلەیهیمە السەڵات زانایان جیاوازە لەو منهەجیەتەی کە بۆ نمونە شوێن کەوتوەکانی شێخ ڕەبیع بن هادی لەسەرینی کە کۆمەڵێک کەسن نەزان و متعەصبن ئەمە داعش خراپ ڕەبیعی کوڕی هادی مەدخەلی خراپ نا من ناڵم خرا دەڵم کۆمەڵ ئیجتیهاداتی من لەگەڵی نین قسەکەی من باوە ئیخوان بە هەمان شێوە سۆفی بە هەمان شێوە ئیکەوەتی چێ باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لێکراوە ناتو منەوتو ئەو باشە و هیچ تاجی سەرمانە ئەو پرسیاری لێکراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ستفترق أمتي افترقت اليهود وافترقت النصارى وستفترق أمتي على 73 فرقة كلها في النار إلا واحدة قالوا من هي يا رسول الله قال ما أنا عليه اليوم وأصحابي مسلمانان پارچە دەبن ئەمڕۆ واقع دەیبینینیاننا ئەم هەموو گروپە ئەم هەموو فرقەیە ئەی چی بکەین نەی فەرمووی تەنها ئەوەی کە لەسەر ئەو دینە بمێنێ ئەن ئەنا عەلەیهی و ئەصحابی بۆیە ئێمە دەڵێن با منیش و تۆش و هەموو کەس مسلمانان لەسەر ئەو ڕێبازە بڕۆین کە پێغەمبەر و سەحابە لەسەری بووە آخر ئێمە باش وانیە کاکە دەزانین چۆن وانیە براکەم با من بۆت بسەلمێنم کەوانیە بۆ دڕونکەمەوە کەوانیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام خوای گەورە نەینارد ئیلا ڕەحمەتەن للعالەمین نەبێ ڕەحمەت بوو بەرەکەت بوو ئوسامەی کوڕی زەید لە غەزایەکدا بەرامبەر کافردا جیهاد دەکەن لە کاتێکدا کافرێک چەند موسڵمانی کوشتووە کە ئوسامە شمشێرەکەی ڕاست کردەوە لەسەری لێ بداوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە إلا الله وأشهد أن محەمەدەن رەسوڵ الله ئوسامە کوشتیوە وتی لە ترسان وا دەکات کوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تووڕە بوو لێی فەرمووی دوای ئەوەی وتی لا ئیلاهە إلا الله کوشتت چ دەکەی بە لا ئیلاهە إلا الله ڕۆژ قیامەت ئاوا بوو نەک ئەمڕۆ کابرا نوێژ دەکا ڕۆژوو دەگرێ شایەتمان دێنێ دەڵێ بەس بە خوا ڕازیم بەس بە ئیسلام ڕازیم نا تۆ مرتەدی تۆ کافری تۆ نازام چیت کەواتە هەرچەندە کابرایەکی داعشیە غێری داعشە ئیدعای ئەوەش بکات لەسەر منهەجی پێغەمبەرە واقعی منهەجی پێغەمبەر بە درۆی دێنێتەوە تێگەیشتی برا ئەمە هیچ علاقەیەکی بە منهەجی پێغەمبەرەوە نییە عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ئێمە دائیمەن دەڵێن چی ئەو ئیسلامەتی ڕاستە کە دوورە لە پارچەیەتی و فرقەیەتی و تەفرەقەیەتی کاکە هەمومان هەم بەلای منەوە هەرچی موسڵمانە کە نەچوو بێتە ناو گروپێک و بیدعەیەکە هەرچی موسڵمانە ئاهلی سوننەیە تەواو بەڵێ لە ئێستا مەسەڵەن 22 دەوڵەتی عەرەبی و چەندین دەوڵەتی ئیسلامیمان هەیە هیچ لەمانە تۆ بە کافرەزانی کە هەمووی خوان بە نەخێر بۆچی ئەسڵی عەلمانیەت بۆ منە فەڕەنسا عەلمانیە بریتانیا عەلمانیە کاکە کە دەوتری عەلمانی ئاوانە عەلمانین ئەمما لە وڵاتی موسڵمانان وڵاتێکی موسڵمانە کەسێک دەبێتە سەرکردەی ئەو وڵاتە کە ئایا بۆ ڕەزابوونی ئەمریکایە لە ترسی ئەمریکایە لەبەر مەنسەبەکەیەتی لە خۆشی کورسیەکەیەتی کۆمەڵێک شت دەکا کە تەماشا دەکەی لەگەڵ تەعالیمی ئیسلام نایەتەوە زیاتر لەگەڵ ئینفتاحە بەرەو ڕووی غەربدا من لەبەرەوە ناتوانم بێم وڵاتێکی کافرە ئەمە غەڵەتە ئەی چۆن دەیکەن و بە لە نەزەری ئەواندا هەرچی وڵاتی موسڵمان نییە لەسەر ڕووی زەوی هەمووی وڵاتی کافرە ئێستا کوردستانی ئێمە دارالکوفرە سعودیە دارالکوفرە مەکە و مەدینە دارالکوفرە ئەمە زێدەڕەویە دێمە سەر پرسیارێکی تر لەسەر سەلەفیەکان یەکێک لەو ڕەخنەیەی کە هەیە ئیسلامیەکان بۆ زۆریان دەن ئەڵێن سەلەفیەکان سەلەفیەتی زانستی ئەلمانی چونکە لەگەڵ
هەموو دەسەڵاتێکی ئەلمانیان بەڵێ. دژ بە ئیسلامیەکان لە لیبیا لەگەڵ حەفتەران دژ بە ئیخوان لە مصر لەگەڵ سیسیان دژ بە ئیخوان لە سووریا بە هەمان شێوە لەکوێ بەڵێ. لەگەڵ هەموو زاڵمێکی مستەبدی ئەلمانی باش. ئەو قسەیە تا چۆن وڵا براکەم ئەم قسەیە یا کەسێک حاڵی نییە دەیکا یا کەسێک حاڵیە بە مەوەستێکی خراپ دەیکا. چۆن سەلەفیەت لەگەڵ ئاژاوە جێڕی و کاولکاری و دەرکردنی خەڵک نییە لە دایرەی ئیسلام. چونکە پێغمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام خوای گەورە ناردنی لتخرج الناس من الظلمات إلى النور. سەلەفیەت ئیش بۆ دەکات دەستی خەڵک بگرێت لە تاریکایی و دەرهێنێ بۆ ڕووناچی. بۆ نمونە من لە کوردستانی خۆماندا کاتێک کە مەسئولێک دەبینم بەخۆی دەڵێ من مسلمانم، شایەتمان دێنێت، نوێژ دەکات، بەڵام لەولاشەوە دەڵێ عەلمانیەت و چی و مەشروب دەخواتەوە، کورە لەوانەیە کاری خراپە بکە. دوو جۆر تەعامل هەیە لەگەڵی. تەعاملێکی یعنی هادیفانە کە من لەگەڵی بکەم دەمەوێت دەستی بگرم مادام ڕووناچیی تێدا دەبینم دەستی بگرم بەشک و وردە بەرەو باشتر بێت. دوعای خێری بۆ دەکەم و خەڵکی لێهان نادەم ئابڕووی ببەم و هەوڵی ئەوەش نادەم کە تەواو وای لێ بکەم فعلەن ڕەتفعلێک بیگری و ببێ بە کافر. نە، مادام ڕووناچی تێدا دەبینم تشجيعي دەکەم بەڵکو شەرم کا لە خوا. نا سیاسەتی شەرع وایە، سیاسەتی شەرع وایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرا دەڵێ یا رسول الله زەنەیت، من زینام کردووە، دەڵێ لعلك قبلت لعلك غمزت، بەشکو تۆ بەس ماچت کرد بێ، بەشکو بەس نازانم دەستێک بەردەستی کەوت بێ. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەفەرمێ ادرأوا الحدود بالشبهات. ئیشی ئێمە هیدایەتی خەڵکە، بەڵام سەلەفی دەیەوێت خەڵک لە گومڕاییەوە دەربێنێ بۆ ئیمان، تەکفیریەکان و توندڕەوەکان خەڵک دەردەکەن لە ئیمانەوە بۆ دایرەی کوفر. ئەخ وەڵام نەدایتەوە جارێ ماومە. فەرموو وەڵام پرسیارەکەت ئایا سەلەفیەت لەگەڵ عەلمانیە؟ تۆ باسی کوردستانە بۆ بکەم چیم داوە لە مەسڕ ئاگام لێیان نییە وەڵڵا چوزانم چی ئاگام لێ کاکە من بەس حزبی نور حزبێکی سەلەفی نییە کاکە، چونکە سەلەفی نابێ بە حزب، سەلەفی نابێ بە حزب. برای بەڕێزم سەلەفیەت حزب نییە، سەلەفیەت تێگڕای مسلمانان ئەوەی شایەتمان بێنێ بە لا ئیلاهە ئیلا الله بڵێ بە ئیسلام ڕازیم، بە خوا ڕازیم، پێغەمبەر ڕازیم، بەلای مەوە سەلەفیە. چونکە سەلەفیەت حزبێک نییە. نه ئەبەدەن ئەوە عەقیدەمانە برای بەڕێزم. کەسێک بڵێ شایەتمان بێنێت و نوێژ بکات و باوەڕی بەخوا هەبێ، بە ئیسلام هەبێت، بە پێغەمبەر هەبێ عەلەیهی السەلام سەلەفیە. یعنی پرسیاری لێ دەکەین، پرسیاری لێ تۆ جارە گومانم لێ تێ کاکە، وەڵڵا گومانم لێ تێ، چونکە تۆ تەسریح ناکەی، تۆ وەکو هەندێ ڕۆژنامەنووس دەڵێ ئەو من تەنها پرسیار دەکەم وەڵام نادەمەوە. نابێت دەبێت کورت ئەخە مسلمانی دیان چی؟ هێتەوە. ئایا سەلەفیەت لەگەڵ عەلمانیەتە؟ من وتم عەلمانیەت بەو تعریفەی کە خۆیان کردویانە لا دینی، من کە لەگەڵی بم کافر دەبم، خۆم بە کافر دەزانم کە لەگەڵی بم پەنا بەخوای پەروەردگار. بەڵام وتم کەسێک بەخۆی دەڵێ مسلمان ناڵێ من لا دینم، دەڵێ من دیندارم و مسلمانم، شایەتمان دێنێ، نوێژ دەکات، ژایەتی ئیسلام ناکا، بەڵام لەوانەیە غەڵەتی هەبێ، لەوانەیە بە دووری مەزانە تووشی قسەیەک یا فعلێکی کوفریش ببێ کە لە عەقیدەی ئەهلی سونەشدا هەر کەسێ تووشی کوفر بێ یەکسەر کافر نابێ، هەر کەسێ قسەیەکی کوفر کاکە. فەرق بین القول والقائل والفعل والفاعل. ئێستا من چۆن مامەڵ لەگەڵم واقعە بکەم؟ مامەڵەیەک هەیە دەستی بگری لە خراپەوە دەری بێنی بۆ چاکە، مامەڵی دووەمیان ئەو چاکەیەش کە هەیەی تێی هەڵدەی دەریکەی بەرەو خراپە بی بڵێ بڕۆ تۆ بۆ ناو جەهەنەم بڕۆ. من لەسەر ئەو تەوەرە ئیش ناکەم، چونکە تەوەری پێغەمبەران لتخرج الناس من الظلمات إلى النور. من دەمەوێت کە ڕووناچیەکی تێدا ببینم، بەڵێ کە بۆ ڕەحمەت نەک بۆ من بێ، بۆ هەموو میلەتەکە بێ. یعنی بۆ نمونە سەرکردەیەک مەسئولێک کە بتوانین تەشجیع بکرێ، دەستی بگری وردە لە خزمەتی ئیسلامدا بێ، هەرچەندە غەڵەتی زۆریش بێت، ئەوە مەسلحەترا یا من ئەوەندە تەکفیر و تەجریمی بکەم، وای لێ بکەم ڕەتفعلێکی توش بێ، فعلەن کافریش نەبوو بێ بە کافر، ئەو کاتە دژایەتی ئیسلام مسلمانان دەکات. بەڵێ ئێمە ئەزانین ئێستا لە عالەمە، عالەمی ئیسلامی، عالەمی ئەوروپی، عالەمی شەرقیشمان هەیە. لەناو ئەم هەموو شوێنانەیە تەنیا عالەمی ئیسلامی پڕە لە ئاژاوە، لە ناخۆشی، لە خراپە. ئەوەی کە ئەم شتانەشەکە باگراوندە ئیسلامیەکە دروستی کردووە. ئەمە ئیسلامی سیاسی، ئەوە لە سەلەفی، ئەوە لە بەرامبەرەکانیان، ئەوە لە سووریا. یعنی ژیانی ئێمە لە ماوەی لە دوای خلافەی واز لە سەردەمی عوسمانی دێنە تا کوێستا هەر لە قوڕاچەقی و ئەوروپاش بەرەو پێشەچێت. ئەوان منهەجێکی لادینی ئێمە کۆمەڵگەیەکی بەلانی کەمەوە کۆمەڵگەکان مسلمان. کەواتە چیمان ئەمانەی خەڵک بەرمی دەژوێت. کاک سۆران، یەکەمیان
کە بڵین وڵا هەمووی باگراوندی ئیسلامیە ئەوەش کە باگراوندی علمانیە لە ئەمن و ئاسایش و سەلام داژیاون ئەمە زوڵمە حربی عالمی یەکەم و دووەم کە کرا نزیکی 40 تا 80 ملیۆن کەسی لێ کوژرا خۆ ئیسلام نەیکرد ئەلمانیەت کردی دووەمیان لەم کوردستانی ئێمە ئەم هەموو شەڕی براکوژی بینی یەکێتی و پارتی و ئەوانە کە کرا خۆ باگراوندی ئیسلامی نەبوو کەواتە قەزیەکە مسلمانە بەڵام دافعی ئیسلام پاڵی پێوەنەنا دافعی زعامەت و منصب و دنیاە باشە کاکە خاڵێکی تریان کە بڵێ وڵاتە ئەلمانیەکان لە ئەمن و ئەمان و خۆشیدا دەژین وانە براکەم کە تەماشای ئیحسائیات کەی ڕێژەی قەتل ڕێژەی کوشتار ڕێژەی ئیغتیصاب لە ئەمریکا بەتایبەتی نمونە یعنی لە وتا دوو تار پێشێستا باسم کرد هەمووی ئیحسایەکانیشم هێنا کە هەمووی ئەوەی ئەمریکی خۆی بڵاوی کردوتەوە هەمووی هەیە کە ڕۆژانە چەند کەس دەکوژرێ چەند ئافرەت ئیغتیصاب دەکرێ یعنی چەند مناڵ بێباوک و دایک دەبێ کەواتە ژیان لەوێ لە ڕەحەت و ئەماندا نییە وەکو وڵاتی مسلمان تۆ لە سلێمانی لە هەولێر لە دهۆک دەژی لە ئەمن و ئەمان دای بەدەگمەن کە بڵێن وڵا فلانە ئافرەتە ئیغتیصاب کراوە والعیاذ بالله بەدەگمەن کە بڵێن دزی لە فلان ماڵە کرا نە وایە کاک کە مقارنەی کەی لەگەڵ ئەمریکا وڵاتی ئێمە پاشایە ئەمە خاڵێ ئەم باسی مسلمان دەکەم کاکە آخر ماویشمە ماومە تەواو نەکردووە دووەمیان چێ ئاژاوە دەخاتە ناو وڵاتی ئێمەوە ئەوەی کە ئاژاوە دەخاتە ناو وڵاتی مسلمانانەوە هەر ئەو وڵاتە ئەلمانیانن ئەی فەڕەنسا کاتێک کە بوو بە ئەلمانی لەگەڵ بەریتانیا و لەگەڵ وڵات نەهاتن دەستیان کرد بە ئیستیعمارکردن و داگیرکردنی وڵاتی مسلمانان ئەی ئەگە ئەلمانیەت حڕیەت و مافی مرۆڤ و ئازادی بێ چیان داوە لە داگیرکردن و ئیستیعمارکردنی وڵاتی مسلمانان لەلایەکی ترەوە هیچ مشکلە ئەوە نیە ئینسان سواری حوشتر بێ بەس مشکلە ئەوەیە کە حوشتر سواری بێت مشکلە ئەوەیە کە نێر لە نێر مارە بکرێت کە ئەلمانیەت دەیکا نا طبیعیە نێر مارە بکرێ کاکەی قانونی وڵاتەکەیە قانونیان داناوە لە وڵاتی ئەلمانی نێر لە نێر مارە بکرێ براکەم ئەمجا ئەو ئیعترافەی کە هیلاری کلینتۆن دەیکا دەڵێ چی نحن لا بەڵێ هیلاری کلینتۆن نحن أيضا لنا تاریخەکەی خۆی کە باز دەکا دەڵێ چونکە اتحادی سۆڤێتی غەریب و دەست بەسەر ئەو وڵاتاندا بگرێ لا نريد أن نراهم يسيطرون على آسيا الوسطى وذهبنا للعمل بواسطة الرئيس ريغان وبمشاركة الكونغرس بقيادة الحزب الديمقراطي وهو قال أتعرفون هذه فكرة جيدة دعونا نتعامل مع المخابرات الباكستانية دعوهم يأتون من السعودية وأماكن أخرى استوردوهم بحيث نستطيع التفوق على الاتحاد السوفيتي دەڵێ لێیان گەڕن با هەموو ئەو بەناو مجاهیدانە کۆبنەوە لە هەموو وڵاتان هێنامانن کۆمان کردنەوە کاکە ئاوایان کرد بەخۆشت نازانی بەکارت دێنێ ئێمەش دەڵێن با پیاوی غەرب نەبین ئەوەی کە تونندڕەو بێ بەخۆشی نازانێ بەکاری دێنێت بەخۆشی نازانێ بەکار دەهێنێ براکەی من ئێمە دەڵێن با دەست بە دینەکەی خۆمانەوە بگرین لەگەڵ ئەمن و ئاسایش بین تونندڕە و زێدەڕەو نەبین ئاژاوە جێڕ نەبین بارەکە الله فیک ئەوەیە کە دەمانوێت سپاس بۆ تۆش والحەمدلله وصلی الله وسلم على رسول الله مسلمانی یەکخواپەرست بێگومان بەردەوامبوون لە سەرپەرستنەکان جۆرێکە لە جۆرەکانی سوپاسگوزاری بۆ خوای پەروەردیگار و شکری نیعمەتەکانی خوای پەروەردیگار هەروەک دیارترین نیشانەی قبول نەبوونی کردەوەکانی پێشوو گەڕانەوەیە بۆ سەرتاوان وەک هەندێک لە زانایان فەرموویانە پاداشتی چاکە پەیوەستە